کەس ناناسی لە بنەوە تعارف کرا و لەسەری تعارف. عارف listen to me. Listen to me. My daughter کچەکەم لە باشترین مەکتەبی ئەو شارەی دەخینیتن باشترین مامۆستاش دەرسی پێ دەڵێ هیچ پێویستی بەجشی بەخینی ماڵێ نییە. دوای ئەمە پارەماندایە هەرمە پرسە وەرە پێنی تۆوانە دەماسکم قوربانی واقع دەبم کەیتی تێدا نییە حەیرانت بەم نەجات یعنی کچەکەیتی پێویستی بەخینێنی ماشترین مامۆستا و زیرەکترین مامۆستا دەرسی پێ دەڵێن دەزانی چەندین پارەم لێ سەرف کردیا چەند لێ سەرف کردیا نایەتە حیساب مەشەلە نەجات مەشەلە نەجات ئەو ئیمتحانی هەیە کاکە کوولێ دەگەڕێ بستە دەرێ وەچی پێم گوتی لە مەکتەبێ هەموو شتێکی فێر دەکەن زیرەکترین مامۆستا دەرسی پێ دەڵێ پێی دەڵێن پێویست ناکە نەماڵێ بخینی ئەوەی مەکتەبەی خیندت تەواو مای دۆتار حەیرانی بە ڕۆبی تەمەندرێژ بی Can I go, Daddy? یا Thank you. یادی هەدەڕێ بای مای دۆتار بای جا بەجێم دێڵی ئەمۆزە جون سەلام عەلەیکوم ئەحواڵتان سەحەتتان بەڕاستی سەقافەتتان لێ دەباری بەڕاستی نەمدەزان ئەو دەرگۆن ماری نەجاتی مسەقەفدینە زمانم لاڵبی ڕەبی زمانم لاڵبی بەجسی پلیس با بچینەوە مەتبەخ خواردنی حازرکەین زارش فێرە پلیس بووە ئیە لوی باران ناباری بەخوای لوی باران پلیس دەچم خواردن دادنە ئەدیشا تێکدا بەجسی عارف جانی عارف هەستە بچینە غورفەکەی دیکە چم لێ دەکەی یەک جیازی مەسازم لو هاتیە گەنجت دەکاتەوە هەستە لێرەدا مەنیشە مەساج وەنیا قوربانت گەنج دەبیەوە پیشانم بدە تو بەسە شای پیشانم بدە لێدا پۆزی لێدا بەس بە حەیاتی پلیس عادی بەس بە حەیاتی نییە لێ ناگەرم دڵت خۆش بیتن هەر جێشم لێ نەمە فێر بینە بابە بابدینانمان لە بەرچینی نییە هەموو ڕۆژای دەڕژێ دەڕژێ هەر پەرچەیە لە مارێ بادەی دڵت خۆش دەبی يلا عارف يلا پلیز نەجات بليز نەجات